بەم گوستیلەیە دەزانیتکەوە خۆشەویستەکەت خیانەتت لێ دەکا یاخود نا. ئەمە چیرۆکێکی سەرنجڕاکێشە لەم هەفتەیە لە ئۆنلاین بۆ ترندێکی گەورە کۆمپانیایەک بە ناوی ڕۆ گوستیلەیەکی زیرەکی دروست کردووە، دوو دانە دەکڕی، دانەیەک پەنجەی خۆت دەکەی، دانەیەشی لە پەنجەی هاوژینە، خۆشەویستە، کەپڵە، ژنی دووەمە، سێمە یان چوارەمە دەکەیت. گەر بێت و یەکێکتان تۆ یان خۆشەویستەکە سەرجەی ئەنجام بدە، گوستیلەکە دەزانێ نامە بۆ موبایلی بەرامبەرەکەت دەنێریت. بەڵام ئاگدار بە پێت دەڵێ ئاگدار بە هەست دەکەم دڵ لێدانی زیاد لە پێویستیدا و ئەگەر هەیە خیانەتت لێ بکە. تەنانەت گوستیلەکە لە پەنجەی بکاتەوە دووبارە نامەت بۆ دێ کە لە پەنجەی کردووەتەوە. ئەمە چیرۆکێکی خۆشە، با بۆتان باز بکەم، منجویرم بەخێر بن بۆ 24+. کۆمپانیایەک بە ناوی ڕۆ خاوەنەکەی ئافرەتێکی بەناوبانگی سۆشەڵ میدیایە لە دوای 3000 جیابوونەوە لەگەڵ هاوژینانی ڕابردووی هەڵساوە بە دروستکردنی گوستیلەیەکی زیرەک کە کاری تایبەتە بە پشکنینی بەردەوامی کەسەکە کاتێ سەرجەیی ئەنجام دەدا. بە نۆتیفیکیشن خۆشەویستەکەی ئاگادار دەکاتەوە بە قسەی خۆی ئەو کاری کردووە تەنیا بۆ ئەوەی متمانە لە نێوان هەردوو خۆشەویست دروست بکە. هەرگیز خیانەت لە یەکتر نەکەم. دەڵێم دەزانم کارێکە خەڵکی پێیان ناخۆشە، بەڵام گەر خیانەت نەکەی بۆ پێت ناخۆشە. بیبەستە و بەردەوام متمانەی نێوانتان بپارێزە. ئەو گوستیلەیە لە ئۆنلاین بە تایبەتی لە ئینستاگرام کاردانەوەیەکی گەورەی لێکەوتەوە. بە شێوەیەک خەڵکی دەنووسن ئەمە زیادبوونەوە زیاد دەکا نەکەم تریکاتەوە. کۆمپانیای ڕۆ جگە لەمە خەریکی ئەپێکی دیکەیە کە لە ڕێگەیەوە لە نێوان دوو خۆشەویست کاتژمێری جارێک دەبێ و وێنەی کامێرەی سێلفی بەروە دواوەیەشی بگرێ وەکو ستریکی سناپ بۆ یەکتری بنێرن تاوەکو فێڵ لە یەکتر نەکە، واتە ناتوانێت وێنەی ئامادەکرا و بخاتە ناوی، دەبێت ئیلا وێنەکە لە کات ڕاستەقینە بگرێت. ئەمەش تەنیا بۆ ئەوەی متمانە دروست بێت، هەردوو لا بزانن لە کوێن خەریکی چین، شوێنەکە کوێیە، چیان لەبەرە، تا هیچ کەتنێک بەرامبەر یەکتری ئەنجام نەدەن. پێچەوانەی گوستیلەکە بە باسی شتێ بکەم لە ڕێگەیەوە بانگەشەی فێڵکردن دەکات. گەر چوویتە ژوانێک یاخود مەوعیدێک بەم ئەپە دەتواندرێت فێڵ بکرێت، هەموو شتێک بەدەست بهێنرێت. چۆن؟ گەنجێک هەڵساوە بە دروستکردنی ئەپێک بە ناوی کلوڵی ژیرێکی دەستکردە، کاتێک چالاکی دەکەی بەرامبەرەکەت چی دەکاتەوە، پێت دەڵێ قسەکانی ئەو مانەیە دەدا، سەیری ئینستاگرام، فەیسبوک، سناپ هەرچیەک هەیتی پۆستەکانی ڕابردووی دەکە لێک دەداتەوە، پێت دەڵێ ساڵی ئەوەندا ئەوەی کردووە، دواتر ئەوەی کردووە، ئیدی مەلەفی ئەو کەسە هەر هەمووی هەڵدەداتەوە. تەنانەت لە کاتی قسەکردن شیکردنەوە بۆ قسەکانی دەکات، استراتیژیت بۆ دابنێ، چی بڵیت و چ وەڵامێکی بدەیتەوە، پێت دەڵێ ئەو کەسە حەزی لە چ ڕەنگێکە، دەیەوێت چی بکە، تۆی بەدڵە یاخود نا، ئیدی ئەمە وەکو ڕۆبۆتێکە هەموو شتێکت پێ دەڵێ. جا ئەپی کلوڵی نەک تەنیا بۆ ژوان بەستان بەڵکو بۆ هەموو لایەنێکی ژیان بە قسەی ئەو برادەرەوێ بەڕاستی دەتوانرێت بێتە یاریدەدێکی ژیری دەستکرد، چرکە بە چرکە لەگەڵت دەبێ و هاوکاریت بکە بێ ئەوەی تۆ هەر هیچ بکەیت، هەموو شتەکانت بۆ لێگەداتەوە باشترین بژاردەشت پێشکەش بکە. ڕێک وەکو بلوتوثی ناو تاقیکردنەوەکانی پۆلیشەشە، بەڵام لە زیاتی ئەوەی کەسێک لە پشتی دەرگای مەکتەبەکەەوە شتت بۆ بخوێنێتەوە لە ناکاو کەشف بێ و بگیرێ و ساقیتت بکەن، ئەمە ژیری دەستکردە مرۆڤ نییە کەس نازانێت. ئەو گەنجەی ئەو ئەپەی دروست کردووە کە ناوی کلوڵیە لە چاوپێکەوتنێکدا دەڵێ چەندین ساڵ دەمەوێ ژوانێک بە دروستی ببەستم، بەڵام هەر نام دەتوانی کچان ڕازی بکەم ببنە خۆشەویستم، بۆیش بڕیارم داوە ئەپێک دروست بکەم هەموو شتێکم بۆ بکە و یارمەتیم بدا ئیدی ببمە خاوەنی هەموو شتێک. ئەپەکە کاردانەوەیکی گەورەی دروست کردووە، هەندێک لە ئۆنلاین دەنووسن کارێکی باشە، بەڵام زۆرینەش دەنووسن کارێکی زۆر خراپە، لە مرۆڤ بوونەوە دەردەچین، چونکە گەر هەڵە نەکەین شکست نەهێنین ئیدی ئەمە مرۆڤ نین و ڕۆبۆتین. چی دیکە ئیلۆن مەسک لە کۆشتی سپی کار ناکە، بەڕێوەبەری ستافەکەی ترەمپ ڕایگەیە مەسک بڕیاری داوە بچێتە ناو کۆمپانیای تێسلا و فۆکس بخاتە سەرکارەکەی، بەڵام ئەم هەواڵە لە ئۆنلاین زۆر پێشبینی کراوە، تەنانەت چەندین وێبسایت و دەستگای میدیایی پێشبینیان کردبوو کەوا مەسک و ترەمپ مەحاڵە بێکەوە تا کۆتایی بمێنەوە، چونکە ئەوە سوکراون دوو کەسی کە لە ڕقی قسە وەرنەگرن. دەنگۆ زۆرە کە مەسک بۆ وازیهی لە کۆشسپی هێناوە، یەک لە دەنگۆیەکان ڕێک هەر ئەوەیە کەوا کۆمپانیای تێسلا لە حاڵەتێکی خراپدایە بەهۆی باجەکانی ترەمپەوە. مەسک زۆر بەڕاشکاوانە دژی ئەو بڕیارەی ترەمپ بوو، دەنگۆ هەیە بە ترەمپی گوتبێ ئەو بڕیارە دەبێتە هۆی نەمانی کۆمپانیایکی وەکو تێسلا، چونکە دوای بڕیارەکانی ترەمپ بۆ بازی گومرجی بەسەر وڵاتان تێسلا دەبێت تێچوێکی زۆر زیاتر خەرج بکە بەهۆی گرانبوونی پارچەکانی ئۆتۆمبیلە لە زۆرینەی کە زۆریشی لە چینەوە دێن. تەنانەت وەکو بەرپەسدانەوە چین بازێکی زیاتری خسۆتە سەر تێسلا، تەنانەت لە ئەوروپا زۆر بە کەمی ئێستا دەهێڵن ئۆتۆمبیلەکانی تێسلا هەر بفرۆشێ بەهۆی بەرزکردنەوەی نرخی لە دوایەوە بڕیارانەی ترەمپ. بڕێکی زۆری داهاتی مەسک لە ڕێگەی پشکەکانی تێسلایە،
گەربێت و پشکەکانی تێسلا بۆ نیوە نرخ دابەزێ ئەگەرێکی زۆر هەیە مەسک لەو کۆمپانیایی کە خۆی دروستی کردووە دەربکرێت چونکە لە ڕێکەوتنەکەی وانووسراوە تەنانەت مەسک هەمان ڕێکەوتنی بۆ کڕینی تویتەریش کرد گەربێت و ئەو پشکانە بۆ نیوە دابەزێ ئەو بانکەی پارەی داوەتە مەسک بۆ کڕینی تویتەر دەتوانێت تویتەر لە مەسک وەربگرێت مەسکیش فڕێبداتە دەرەوە واتە بەمانایەکی تر دەوڵەمەندترین پیاوی جیهانە شەڕ بمانەوە لە ژیانی جولیاسی زەرەکەی خۆی دەکات کە ئایا دەتوانێت بەردەوام بێ یا خۆت نا بەهۆی سووتانیەوە کاتێکە لە ترەمپ نزیک بۆ بڕیارەکانی ترەمپ وای بەم پیاوە کرد. باوەڕکردنی ئەستەما بەڵام ناسا دەڵێ چین هۆکارە بۆ خاوبوونەوەی خولانەوەی زەوی بە 0.06 مایکرۆسرکە بەهۆی دروستکردنی چەندین بەنداوی زەبەلا. دەستگای ناسا دەڵێن ئەو بەنداوە زەبەلاحانەی چی دروستی کردوون بۆچی نیعمەتن بەڵام بۆ زەوی کارەساتن چونکە بەنداوەکان بە شێوەیە گەورن کاتێک ئاوەکە بەردەدەنەوە خێراییەکەی وا زۆرە هۆکارە بۆ خاوبوونەوەی خولانەوەی زەوی بە 0.06 چرکە. بگومان 0.06 چرکە لەوانەیە زۆر نەبێ بەڵام دەرخەری ئەوەیە بەنداوەکەی چین چەندە گەورە و کاریگەرە چەندە زۆرە. لە ماوەی 10 ساڵ ڕابردوو چین 3 دانە بەنداوی هەرە زەبەلاحی دروست کردووە بە تێچووی 30 میلیارد دلار بۆ دروستکردنی کارەبا بوونەتە گەورەترین سەرچاوەی کارەبای هایدرۆ ئەلکتریک لە جیهان لە توانایدایە 40 کیوبیک کیلۆمەتر ئاو کۆکەنەوە بە پانتایی 2.3 کیلۆمەتر. هەرچەندە ئەو بەنداوانە بە شێوەیەکی زۆر پاک و بێکێشە دەبنە هۆکاری بەرەمێنانی کارەبایەکی زۆر پاک و خاوێن بەڵام کاریگەریەکەی بۆ زەوی لەوانەیە زۆر باش نەبێت بە پێی قسەی ناسا بێت دەڵێ دەبێتە هۆی خاوبوونەوەی خولانەوەی زەوی. ڕۆژێک دێت مرۆڤیش کۆپی دەکەن لەوانەیە چونکە لەم هەفتەیە لە چین پەنجەی سیلیکۆنی بۆ ترێن کارگەیەکی چینی کاری دروستکردنی پەنجەیە وەکو کەڤەر ڕەنگەکەی بەستانەکەی شێوەکەی ڕێک پەنجەیەکی ڕاستەقینەی مرۆڤە تەنانەت ڤیددیوەکە لە ئۆنلاین ملیۆنان جار بینرا کۆمنتەکان لەسەرەوە کۆکن چین لە داهات و مرۆڤیش کۆپی دەکات. کۆمپانیایەک بە ناوی هایپەر ڕۆد چاشە دەتوانێت دەنووسێت ئەو پەنجانەی دروست کردووە تاوەکو ئەو خانمانی سۆشەڵ میدیا کە پەنجەی خۆیان پێ جوانە یان کێشیان هەیە ڕەنجیان گۆڕاوە یان ناچارن دەستیان دەرخەن پەنجەیەکی سیلیکۆنی ببەستن کارەکە بە مەزبوطی ئەنجام بدەن. پەنجیان بە پاک و خاوێنی دەردەخەن جا بێگومان هەر ئەوەش مابوو جوان کاری بۆ پەنجە بکرێ و لە جیاتی بۆتۆکس و فیلەری دەموچاو. چین بۆ یەکەم وڵات بەسەرکەوتووی یەکەم وێزگەی ئەتۆمی بەبێ یۆرانیۆم بەسەرکەوتووی تاقی بکاتەوە. چین لە بواری ئەتۆمی دەچێتە قۆناغێکی گەورە و نوێن ئەویش دروستکردنی وزەی ئەتۆمیە بەبێ پیتاندنی یۆرانیۆم واتە بە شێوەیەکی سەلامەتتر بەبێ هیچ کێشەیەک بتوانن وزەی ئەتۆمی دروست بکەن. جاو لێ کۆڵینەوەی سەرەتا لەلایەن ئەمریکیەکان دەستی پێکرد بەڵام ئەمریکا وازی لەو پرۆژەیە هێنا چین دەستی پێکرد توانیان بەسەرکەوتویش کارەکە تاقیکەنەوە. زانایانی چین توانیویانە مادەی شلەی فۆریەم لە جیاتی یۆرانیۆم بیپیتێنن کە مادەیەکە زانایانی دەڵێن وزەیەکی کاربۆنی کەمتری هەیە بەڵام زۆر باشتر و سەلامەترن. چین ئێستا لە بواری وزەی ئەتۆمی دێتە ژمارە 1 بەهۆی ئەو پێشکەوتنە زانستی ئەنجامی داوە. دروستکردنی وزە لە فۆریەم لەلایەن ئەمریکیەکان لە ساڵانی 1950کان کاری لەسەر کرا بەڵام ئەمریکا خەریکی دروستکردنی یەکەمین وەجبەی بۆمبی ئەتۆمی بوون بەڵام پرۆگرامەکەی بەهۆی جەنگەکانی ئەمریکا لەگەڵ وڵاتان وازی لێهێنرا ئیدی چین لە دوای ئەو هەموو ساڵە دەستیان بەو پرۆژەیە کرد لە 2014 و ئەم ساڵیش بەسەرکەوتوی پرۆژەکەیان جەبەجێ کرد. پیاوێکی تکساسی دەڵێ من ئیمام مەهدیم لەلایەن پەیامبەرانەوە نێردراوم ئەو پیاوە بانگەشەی بۆ ئاینێکی پەرەسەندووی ئیسلام دەکات بە ناوی تەریقەتی ئەحمەدی بۆ ڕووناچی و ئاشتی ئەو پیاوە ناوی لە خۆی ناوە عەبدوڵڵا هاشم دەڵێ ناسناوم ئیمام مەهدیە جگە لەوەی لە چەناڵی یوتیوب و تیکتۆک و ئینستاگرام فۆلۆوەرزێکی زۆری کۆ کردوتەوە جگە لە مسلمانەکان مەسیحیەکانیشی بەخۆ خەریک کردووە چونکە مەسیحیەکان پێیان وایە ئەو پیاوە ئیدعای دەجالبوون دەکات یان ئانتی کرایست دەکات نەک مەهدی. ئەو پیاوە ڤیددیویەکی 25 خولەکی بە ناوی وتاری دەستپێک لە یوتیوب بڵاو کردەوە ملیۆنێک جار لە یوتیوب بینراوە پارچەکانی لە سۆشەڵ میدیا کاردانەوەیکی گەورەی لە جیهان دروست کرد هەرچەندە بەشی زۆری کۆمنتەکان و بۆ چوونەکان لە ئۆنلاین لەسەری گاڵتە پێکردنە بەڵام فۆلۆوەرزی بۆ خۆی پەیدا کردووە لە ڤیددیوەکان پێدەچن لەگەڵی من. ئەو پیاوە ئێستا دەستی بە پۆدکاست کردووە بۆ چوونی خۆی لەم ئاینەدا تاشراوەی ئیسلام بڵاو دەکاتەوە دەڵێ ڕێزەکەی ئێمە زۆر باشتر و گونجاوترێ بە مرۆڤایەتی چاوەڕێن لە داهاتوو بزانین ئەم پیاوەش چی بەسەردێ. ژێرنووسی ڕاستەوخۆ لە کاتی قسەکردن چۆن
لەگەڵ کەسێک قسە دەکەی لە زمانی یەکتر شارەزانین یان لە یەکتری حاڵی نابن ئەو چاویلگەی ڕاستەوخۆ ژێنووس بۆ قسەکانتان دەکا وەکو ئەوەی سەیری ڤیددیوەیەک دەکەی یا فیلمێک دەکەی بەرامبەرەکەت بۆ ژێرنووس دەکات تەنانەت گەر بتەوێ وەرجێڕانیشت بۆ دەکا واتە بۆ دەکاتە زمانی بەرامبەر چاویلگەکە ئەی ئارە لەلایەن کۆمپانیایەکی چینی دروستکراوە لە پێشانگای تەکنەلۆژی هەنگژاو لە چین نمایشکرا چاویلگەکە یەک کاری هەیە ئەویش ژێرنووسە سبتایتڵە داهێشتا دیار نییە کەی بڵاو دەکرێتەوە بەڵام کۆمپانیاکە دەڵێ بەرهەمەکەیان ئامادەیە بڕیارە لە ماوەیەکی نزیکدا بیفرۆشنە کۆمپانیایەکی گەورەتر لە خۆیان تاوەکو لە بەرهەمەکانی خۆیان سوودی لێ وەربگرن و دروستی بکەن. لایڤی تیکتۆک لە یوتیوب نزیک دەبێتەوە تویچی بەزان و زۆری نەماوە گەر بەو خێراییە گەشە بکە یوتیوبیش دەبەزێنێ بەپێی داتای وەبسایتی ستریمەر چارلز بێ لایڤی تیکتۆک مانگانە 8 ملیار کاتژمێری تێپەڕدا هەتا نزیکەی دوو هێندەی وەبسایتی تویچە کە بە تایبەت شە بە لایڤی کردنەوە بەڵام هێشتا لایڤی یوتیوب پێشەنگە بە 14 ملیار کاتژمێر هەتا خەڵکی زیاتر لە لایڤکردنەوە لە یوتیوبن بەڵام تیکتۆک لە گەشەیەکی زۆر خێرایە بەهۆی ئەوەی لە کۆتاییەکانی 2024 لە 4 ملیار کاتژمێر بۆ 8 ملیار کاتژمێر بەرز بۆتەوە ئێستاش پێشبین دەکرێت لە چەند مانجی داهاتوو بە ئاسانی بگاتە 10 ملیار کاتژمێر یوتیوبیش لە بەرزبوونەوەیە بەڵام یوتیوب گەشەکەی 3% تیکتۆک گەشەکەی 30% تەنیا 2 ملیار کاتژمێری لایڤی یوتیوب دەربارەی گەیمینگە وە کەمتر لە ملیارێکی لایڤی تیکتۆک دەربارەی گەیمینگە بەڵام تویچ لەو 4 ملیارە 3.7 ملیاری دەربارەی گەیمینگە و بێگومان خۆشمان دەبینین کە لە کوردستانیش لایڤی تیکتۆک هەر لە بەرزبوونەوەیەکی خێرایە بۆ فەرمی و لەم هەفتەیە فۆرتنایت دەگەڕێتەوە ئاپستۆر دوای 5 ساڵ لە نەمانی لە ئاپستۆر ئەپێک گەیمز لە دادگا لە ئەپڵی بردەوە و توانی دادوەرێک ڕازی بکە ئەنجامەکەشی چییە گەڕانەوەی فۆرتنایتە بۆ آیفۆن و آیپاد لە هەفتەی ڕابردوو لە دادگایەکی ئەمریکی ئەپێک گەیمز کە خاوەنی یاری فۆرتنایتە توانیان دادوەرێک ڕازی بکەن کەوا ئەپڵ لە دژی یاسای بەخراپە بەکارهێناوە دژی هەموو کۆمپانیەکان ئەویش بەکارهێنانی بازێکی 30% هەر ئەپێک هەر یاریەک هەر شوێنێک دەبێت 30% لە داهاتەکەی خۆی بداتە ئەپڵ لە بەرەوەی ئاپستۆر بەکاردەهێنێت بەڵام گەر کۆمپانیاکە ئەپەکە یاریەکە ئیدی هەر شوێنێکە لە ئاپستۆر بیەوێ ڕێگایەکی دیکە بۆ پەیمنت بۆ پارەدان بەردەست بخە ئەپڵ یەکسەر بلۆکی دەکات بۆ لە ساڵی 2020 یاری فۆرتنایت لە ئاپستۆر سڕایەوە بەڵام ئێستا دادوەرەکە بڕیاری کۆتایی داوە ئەپێک گەیمز دەتوانێت یاری فۆرتنایت بخاتەوە سەر iOS و لە هەفتەی ڕابردوش گوتیان لەم هەفتەیە پێشبین دەکرێت دووشەم یان سێشەم یاری فۆرتنایت بە شێوەیەکی فەرمی بگەڕێتەوە سەر آیفۆن و ئایپادی ئەکاونتی هەژماری ئەمریکی واتە عێراقی و ئەوانی دیکە تازە جارێ ماوێتی بگەڕێتەوە بەڵام ئەمریکیەکە بۆیان دەگەڕێتەوە گەر هەژمارێکی ئەمریکیت هەیە لەم هەفتەیە دەتوانی یاری فۆرتنایت لەسەر ئایپاد و ئایفۆن تاقی بکەیتەوە لە ماوەیەکی نزیکدا سەرجەم ئایفۆنەکانی جیهان لە هیندستان بەرهەم دێن جا چۆن دەزانیت ئایفۆنەکەت هیندیە بۆنی بەهارات یاخود پیسایی ئاژەڵی لێدێت ئەمان ناونیشانی ئەم هەفتەی بلومبەرگ بوو لەم هەفتەیە و دەنووسن ئایفۆن لە چین بەرەمێنانی دەوەستەیە بەهۆی بازە 150% بەسەرەوەکەی کەوا لەسەر لەلایەن ترەمپەوە دەرچووە ئەپڵ دەیەوێت تەواوی بەرهەمەکانی ئایفۆن بگوازێتەوە هیندستان و ئەپڵ پێشبینیش دەکات کێشەی بەرەمێنانی ئایفۆن لە 0.1% بۆ 2.2% بەرز بێتەوە بەڵام ئەپڵ ئامادەیە ئەو قوربانیە بدە نەک نرخی ئایفۆن هێشتا بەرزتر بکاتەوە کە ببێتە هۆکاری کەمتر فرۆشی ئایفۆن گەر بێت و لە چین بەرهەم بێت ئەپڵ ئێستا لە چین ئایفۆنەکانی بەرهەم دەهێنێت کە زۆربەی کات تەنیا بەستانی پارچەکانە و پارچەکانیش لە چەندین سەرچاوی جیاوازی بۆ دروست دەکرێت نمونە شاشەکەی لەلایەن سامسونگ و LG دابین دەکرێت لێنزی کامێرە لەلایەن سۆنیەوە دابین دەکرێت پاتریەکەی لەلایەن چەند کۆمپانیایکی چینی وەروە چیپەکەشی دیزایانی خۆتی لە تایوان دروست دەکرێت لە چین دەباسترێت بەڵام بەستانەکەی لە چین ئەگەری هەیە 0.1% کێشەی هەبێت واتە ئەگەری هەیە لە 100 دانە ئایفۆن 0.1 دانە کێشەی هەبێت بەڵام گەربێت و ئەپڵ لە هیندستان ئایفۆن بەرهەم بێنێ ڕێژەی هەڵە لە بەستانی بەرز دەبێتەوە بۆ 2.2% بەهۆی کەمی ئەزمموی کارگەنوویەکانی ئەپڵ لە وڵاتە ئەپڵ دەبێت خەرجێکی زیاتر بۆ چاکردنەوەی ئەو ئایفۆنانە خەرج بکە واتە لەوانەیە لە داهاتوو ئایفۆن بە بۆن و تامی بەهارات یا پیسایی ئاژەڵی هیندی لە جیهان بڵاو بکرێتەوە $2000 پێ بدرێت 10 ساڵە پارە کۆ دەکاتەوە بۆ کڕینی فێراریەک دەیکڕێن دوای کاژمێرێک لەسەر شەقام گرد دەگرێ و دەبێتە خۆڵەمێش لە سۆشەڵ میدیاش وێنەی بە ئیمۆجی گریانەوە بڵاو دەکاتەوە دەڵێ خوددایە گیان بۆ ئەم چیرۆکە لە ئۆنلاین ترند بوو پیاوێکی 30 ساڵانی ژاپۆنی کە پرۆدوسەرێکی میوزیکیش لە وڵاتە 10 ساڵە خەریکی کۆکردنەوەی پارەیە تا پارەکە گەیشتوتە $306,000 واتە 30 دەفتەرێک 10 ساڵە حەز دەکات فێراریەک بکرێت دەچێت
فێراریەکی ڕەنگسپی 458 سپایدەر دەکرێت دواتر لێکەم گەشتی بۆ ناوژەکان فێرانەکەی گردەگرێت لەبەر چاوەکانیشی دەسووتێ جا بەهۆی ئەوەی ئۆتۆمبیلەکەی سفر نییە و هیچ زەمانەتێکی نییە پارەکەشی بەهەدە دەچێت بێگومان قەرەبووی چارێکی پارێکی بۆ دەکرێتەوە لەلایەن ئەو کۆمپانیایی کە ئۆتۆمبیلەکەی بۆ فرۆشتووە یاخود پێ فرۆشتووە پیاوەکەش لە تۆڕی ئەکس ئەم پۆستە دەکاو دەنووسێ بێشانسترین مرۆڤم لە مێژووی ژاپۆن تووشی حاڵەتێکی وابم ئیمۆجی گریانیشی لەگەڵام قسەیە داناوە ئیدی دەڵێن سێزدە بوو ئیدی هەر سێزدەیە مصریەکان هەزاران ساڵ پێشێمە نەخشەی گەلاستێرەی میڵکی ویان نەخشاندووە بە تابلۆ هەیەە کەچی ئێستا زانایان لەو تابلۆیانە تێدەگەن مصرێ کۆنەکان لە بواری گەردونناسی چەندە پێشکەوتوو بوون لە تابلۆکانیان مصرێ کۆنەکان شێوەی میڵکی ویان دروست کردووە چونکە ئاسمان پاک و ڕووناکتر بووە و کاتە لێکدانەوەیان بۆ ئەستێرە و هەسارەکانی کردووە شێوەیان بە هەمان شێوەی گەلە ئەستێرەی خۆمان کە لە ئاسمان دەردەچێت بە تەلسکۆپ دەبیدرێت نەخشاندووە شێوازی دانانی بە ماتماتیکی زۆر دروستە لەگەڵ لێکدانەوەکانی ئێستا و توێژینەوەی نوێ دکتۆرێک بە ناوی ئۆرگارۆر ڕزانکۆی پۆرتس ماوث لە بریتانیا لە توێژینەوەیکی نوێدا چەندین تابلۆی نەخشەندراوی مصری کۆنی دۆزیوەتەوە کە باسی گەلە ئەستێرەی میڵکی ویان کردووە نەخشاندنەکانیشیان زۆر دروستن لێکدانەوەیان بە پێی زانستی ئێستای جیهان متابقن ئەو زانایە لە 555 لاپەڕی زانستی سەلماندوویەتی 5,000 ساڵ لەمەوبەر مصریە کۆنەکان بەقەت زانایەکی ئێستای سەردەم بەو هەموو تەکنەلۆژیای گردونیەی بەردەستیانە لە زانست و زانیاری دەربارەی گردون و گەلاستێری خۆمان شارەزا بوون کە میڵکی وەی شێوەکەی بەم شێوەیە سەتەلایتێکی تەمەەن 50 ساڵە یەکێتی سۆڤێت لەم مانگا لە بۆشایی ئاسمان دەکەوێتە خوارەوە بۆ سەرزەوی ئەو سەتەلایتە لە 1972 خراوەتە بۆشایی ئاسمان لەلایەن یەکێتی سۆڤێتی جاران ماوەی 53 ساڵە لە بۆشایی ئاسمانە کرافتەکە بە ناوی The Cosmos 482 بە خێرایی 180 کیلۆمەتر لە کاتژمێرێک دێتەوە ناو بەرگە هەوای زەوی کە بەشێکی زۆریشی دەسووتێ بەهۆی چینی وۆزۆنەوە بەڵام هەندێک بەش هێر دەکەوێتە خوارە زانایان هێشتا ناتوانن پێشبینی بکەن کەی یاخود لە چ کاتێک دەکەوێتە خوارەوە یان بەردەبێتەوە چ شوێنێک بەهۆی ئاشانەکردنی زانیاریەکان لەلایەن گەردونناسانی رووسی یانیش بزەبەت ئەو سەتەلایتە کاری چی بووە جگەلەوەی بانگەشەی سکانی کەش و هەوای بۆ کراوە بەڵام لافتەکانی داهاتوو کە بەردەبێتەوە بێگومان زانیاری زیاتری لەسەر ئاشا دەکرێت ئەو کاتە باسی دەکەم گات سیف برمینهام یاریشی نوێی بریتانیا و لەسەر هەمان ئەو ناوچەیە دروستکراوە کە زنجیرە تەلەڤیزۆنی پیکی بلایندەرسی لەسەر بەرەماتوە چێڕۆکی جوتیارێک دەجێڕێتەوە لە خەو هەڵدەستێ دەبینین ناوچەکەی بە زۆمبی داپۆشراوە دەبێ هەڵی مانەوە لە ژیان بدە و یاریەکەش تەواو زۆمبیە باس سەدەکانی ناوەڕاست و بزەوت باس سەدەی چواردە لە برمینهامی ئینگلترا دەکات ئێستا ترێری یەکەمی و گەیمپڵی بۆ ئاشکرا کراوە لە ئۆنلاینش بەردەستە بەرواری بڵاوکردنەوەی هێشتا ئاشان نەکراوە و نازانی دەربارەی ستایلی گەیمپڵەکەشی زۆر بە یاری Resident Evil 4 دەچێت بەشی دومی فیلمی گرەیهاوندی تۆم هاکس دروست دەکرێت فیلمێکی کەم باسکراوی جەنجی دەریایە کە چیرۆکی سوپای ئەمریکی دەگیرێتەوە لە دەریاکانی پەسیفیک کاتێ ڕوبەڕووی ژردەریایەکانی دوژمن دەبنەوە بڕیارە تۆم هاکس هەر خۆی بۆ فیلمە نوێژ بگەڕێتەوە بەشی یەکەمی فیلمی گرەیهاوند چیرۆکی لە ڕاوەدونانی ڕاستەقینەی دەجێڕێتەوە چەند کەشتێکی ئەمریکی ژردەریایەکانی ناچی لە جەنگن کاتێ دەیانەوێ بگەڕێنەوە وڵات فیلمەکە پێشوازێکی باشی دەکرێت لە 2020 کاتێ لە ڕێگەی Apple TV+ بڵاوکرایەوە فیلمەکە ئەکشن و جەنجیە هێشتا دیار نییە کەی بەشی دووەمی وێنەگرتنی دەست پێ دەکە یاخود بڵاو دەکرێتەوە بەڵام دەڵێن بەرەمێنانی بەم زوانە دەست پێ دەکە بەشی سێمی فیلمی جادوگەرەکان ناو یو سیمی دەگەڕێتەوە یەکەم ترێلیشان لە ئۆنلاین بڵاو کردەوە بەگەڕانەوەی ستافی ڕەسەن لە جیسن ئایزنبرگ وودی هاریسن دەی فرانکۆ ئایلا فیشەر دۆمەنیک سێسا وەروە کارمە گۆرانی بێژ و ئەکتەر ئاریانە گراندێ و بێگومان مۆرگن فریمەنیش دەگەڕێتەوە فیلمەکە بە ناوی ناو یو سیمی ئێستا دەمبینی ناو یو دۆنت ئێستا نامبین بەشی سێمی چیرۆکی چوار جادوگەرەکە دەجێڕێتەوە بە فێڵێکی نوێ جادویی دەیانەوێت کارێکی گەورەی ئەنجام بدەن و جادو لە هەموو بینەرانی جیهان بکەن فیلمەکە بڕیارە لە پاییزی ئەم ساڵ لە چواردەی 11 لە سینەماکان نمایش بکرێت لەوانەیە نەیناسنەوە بەڵام ئەمە ڕۆکە لە فیلمێکی زۆرانبازی نوێ بە ناوی دەسماشین مەشین ڕۆک بە مایکاپ و جوانکاری نوێ کراوەتە مارک کار کە زۆرانبازێکی ڕاستەقینە بوو بێچێ لە پاڵەوانەکانی جیهانی UFC دادەدرێت ڕۆک ڕۆڵی لەم فیلماکشنە دراماتیکیە دەجێڕێ چیرۆکی ژیانی و کێشەی کەسی ئەو پیاوە باز دەکات فیلمەکە بۆ سەروی 18 ساڵانە ڕۆک وەروە ئیمێڵی بڵند بێکەوە پاڵەوانن
بەهرەداری A24 ستودیۆ A24 ئەو کاریان دروست کردووە و بڕیاریشە لە مانجی دەیەم ساڵە سینەماکان نمایش بکرێن. ئایا ئەم فیلمە ڕۆک کاندیدی ئۆسکار و خەڵاتەکانی دەکات چونکە ڕایگەیاندووە دەیەوێت فیلمێ دروست بکە نواندنی ڕاستەقینەی تێدا بێت نەک تەنیا بۆکس بەهاوێژێ و ڕابکە. لە داهاتوو ئەم فیلمە دەبینین بزانین حاڵی چۆن دەبێت. خۆشەویستان 24 پلسم پێشەش کردن تا هەفتەی داهاتوو بەخوای گەورتان دەسپێرم خوداتان لەگەڵ.